پێغەمبەر صلی الله عليه وسلم هەردوو دەستەکانی بەرز کردەوە فەرمووی پەروەردیگارە ئوممەتەکەم پەرۆشی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە شێوازێکە و بە ئەندازەیەکە هەمیشە بۆ ئوممەتەکەی گریاوە. رب العالمين لسورة الضحى لآياتي بينجا دفرمي ولسوف يعطيك ربك فترضى دفرمي سوين با الله بيقمان أي بيغمبر صلى الله عليه وسلم لمودوا أواندد بيد بخشين وبيد دين تاوكو رازي دكين تاوكو ضلت رازي ضلت دادا مزري ما بسي پروردگار لم آياتي داتشيا فرمايش ليك دينينا ولا مسند إمام أحمد صحيح إمام مسلم بيشوا عبد الله كري عمري كري عاص دفرمي بيغمبر صلى الله عليه وسلم أم آياتي خوين دوا تلا قول الله عز وجل في إبراهيم بيغمبر صلى الله عليه وسلم أم آياتي رب العالمين خوين دوا لسوري إبراهيم لآياتي سيوشجة كبروردگار لباري إبراهيم ودفرمي كاتك إبراهيم دلي رب إنهن أضللن كثيرا من الناس فمن تبعني فإنه مني الآية پێغەمبەر إبراهيم فرمي پەروەردیگارە ئەو بتانە خەڵکێکی زۆریان گومڕا کردووە خەڵکێکی زۆریان وێڵ و سەرگەردان کردووە لە ڕێگای ڕاست لای داون هەر کەسێک ئیمان بێنێ هەر کەسێ شوێن من بکەوێ بەدوای من بکەوێ ئەوە لە منەوەیە تا کۆتایی ئاەتەکە و هەروەها ئەم ئاەتەیشی خوێندەوە وقال عيسى عليه السلام أو آيتيشي خويندەوە لە سوڕەی ئەلمائیدە لە ئاەتی 118 کە پەروەردیگار لەبارەی پێغەمبەر عیساوە دەفەرمێ کاتێ لەبارەی قەومەکەی خۆی دەڵێ إن تعذبهم فإنهم عبادك وإن تغفر لهم فإنك أنت العزيز الحكيم پێغەمبەر عیسا لەبارەی گەلەکەی خۆی و قەومەکە و ئومەتەکەی خۆی دەڵێ پەروەردیگارە ئەگەر سزایان بدەی ئازاریان بدەی ئەوە بەندەی تۆن و ئەگەر بشیان بووری و لێشیان خۆش بی ئەوە تۆ زاڵی کارزانی جا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەو خەمخۆرە و دڵسۆزە کاتێ فەرمایشی ئەو دوو پێغەمبەرەی خوێندەوە فرفع يديه وقال اللهم أمتي أمتي پێغەمبەر صلی الله عليه وسلم هەردوو دەستەکانی بەرز کردەوە فەرمووی پەروەردیگارە ئوممەتەکەم لە دنیا سزا مەدە ئوممەتەکەم لە دنیا ئازار مەدە و لە قیامەتیشا بە دۆزەخا مەیان سوتێنە وەبەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ حاڵی گونەحبارانی وەکو من و تۆ کە خۆمان بە شوێن کەوتووی ئەم سالارە دەزانین فرمێسک لە چاوی هاتە خوارەوە دەستی بە گریان کرد فقال الله عز وجل يا جبريل اذهب إلى محمد رب العالمين فرمي أي جبريل برو بولاي محمد خوشويستم صلى الله عليه وسلم فسله ما يبكيك وربك أعلم بشو بولاي محمد صلى الله عليه وسلم پرسیاری لێ بکە بۆ دەگری بۆ فرمێسک و ئەسرین لە چاوی دێتە خوارەوە لە کاتێ پەروەردیگاری تۆ باشتر و چاکتر دەزانێ فأتاه جبريل عليه الصلاة والسلام فسأله جبريل هات بولاي پیغمبر صلى الله عليه وسلم پرسیاری لێ کرد فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم ئەی محەممەد پەروەردیگار منی ڕەوانە کردووە پرسیار دەکات دەڵێ بڕۆ بۆلای محەممەد صلى الله عليه وسلم پرسیاری لێ بکە بۆ دەگری چ شتێک دەیگرێنێ لە کاتێکیش کە پەروەردیگار باشتر و چاکتر دەزانێ فأخبره رسول الله صلى الله عليه وسلم بما قال وهو أعلم پیغمبر صلى الله عليه وسلم هواڵی بە جبریل دا بەوەی کەوا گوتی پەروەردیگاریش باشتر و چاکتر دەزانێ فەرمووی ئەی جبریل والله خەمی ئوممەتەکەم منی گریاند والله بۆ ئوممەتەکەم دەگریم پەرۆشی ئوممەتەکەی خۆمم بۆیە دەست بە گریان دەکەم فقال الله پەروەردیگار دووبارە فەرمانی کردەوە فەرمووی يا جبريل اذهب إلى محمد أي جبريل برو بولاي محمد صلى الله عليه وسلم بيبله فقل إنا سنرضيك في أمتك ولا نسوءك رواه أحمد ومسلم
بڕۆ بۆ لای محەممەد ئەی جوبریل صلى الله عليه وسلم پێی بڵێ ئێمە لەبارەی ئوممەتەکەیەوە ڕازی دەکەین، ئێمە پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕازی دەکەین، ئەوەندەی کەوا پێی خۆشە لە ئوممەتەکەی دەیخەینە بەر شەفاعەتی، و هەروەها کارێک ناکەین کە خراپ بێ بۆ ئەو بێتە مایەی نیگەرانی و ناڕەحەتی و دڵتەنگی ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم. ئەها سەیری پێغەمبەر کە صلى الله عليه وسلم چەندە پەرۆش بووە، ئەها پێغەمبەر صلى الله عليه وسلم چۆن بۆ گونەحباری وەکو من و تۆ گریاوە. بەڵام ئایا ئێمە ڕۆژێک فرمێسکێکمان لە شاو هاتۆتە خوارەوە بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم، برادارێک گریاوە بۆ پێغەمبەر صلى الله عليه وسلم، بەڵام ئایا من و تۆ تا ئێستا هەستێکمان هەبووە بە ئەندازەی دارێکەوە کۆلکەدارێکەوە فرمێسکێکمان هاتبێتە خوارەوە ئەو هەموو ئەزیەتە و ئازاری پێغەمبەری خوا دراوە صلى الله عليه وسلم، برا بەردێک سەلامی کردووە لە پێغەمبەر صلى الله عليه وسلم وەک لە حەدیثە صەحەحەکانە هاتووە لە ساڵانی ڕابردوو باسمان کردووە، تا ئێستا بە ئەندازەی بەردێک من و تۆ شەوق و خۆشەویستیمان هەبووە بۆ ئەو پێغەمبەرە صلى الله عليه وسلم.